ام هەڵوەشێنەرەوەی کافرێ بە کافر نەزانێ پێوەستە بە چیەوە بە بەدرۆخستنەوەی دەقێک یاخود بە ڕازدانانی منهجێکی کوفری ئەو کەسەی کە ئەڵێ قورئان مەخلوقە کە تۆ کافری ناکەی لە دوو حاڵەت تێپەڕ ناکە یان ئەو دەقانە ڕەت ئەکەیتەوە کە لە قورئانە هاتووە لە سونەتە هاتووە ئەی سەلمێنێ ئەو کەسە کافرە کە ئەڵێ قورئان مەخلوقە ئێوە تۆ بە ڕەتکردنەوەی دەقەکان چی لێ خۆت کافرە بی یاخود منهج و ڕێبازەکەی بەڕاست ئەزانی بۆیە کافری ناکەی کە بەڕاستی زانی دیسان چی بۆ کافرە بی کەواتام هەڵوەشێنەرەوەیە پەیوەستە بە چیەوە بەو دوو بابەتە کاتێک ئەتوانی کەسی دووەم و سێم و چوارەم و تا هەزارەمیش تەکفیرکەی کە ببێتە هۆی ڕەتکردنەوەی دەقێ یاخود بە ڕازدانانی منهجێکی کوفری لەو دوو حاڵەتەیە خوایە کرد 200 کەسە بوون هەمووی کافرەکەی بەڵام نەگاتەوە ئەوەستی لە یەکەمەکەیت و دووەمەوەستی ئەگەر دەق ڕەت نەکاتەوە و منهجێکی کوفری بە صحیح دانن ئەبێ بوەستی لەوە معتەزیلە ناوەستاهی بەغدا هەمووی ئەکرد و معتەزیلەی بەسڕە نەرمتر بوو ئەوی هەمووی تەبدیعەکەی هەر یەکەم کافرەکەی تۆ لەو فێرقانە مەبە تەماشای حاڵەکە بکە پەیوەستە بە درۆخستنەوەی دەق یاخود بە ڕازدانانی منهجێکی کوفری ئەنجا کافری کە کامرە باشە ئەو قاعیدەیە خەڵک زۆر تیا چوەتیە وەکو قاعیدەی کوڕهەکە کە دەرسی پێشوو باسمان کرد هەر کەسێ شتێکی دینی ڕقلێ بێ کافرە بێ خۆخوای پەروەردگار بە سەحابە فەرمووی کوتیبە عەلەیکم القیتال وهو کورهٌ لەکم جیهادتان لەسەر نووسرا و حەزیشتان پێی نییە توانین کافریانکەی ئەبێ بزانی کوڕهەکەی چه جۆرێکە کوڕهی طبعیە یاخود کوڕهی شەرعیە لەبەرەوەی تەشریع ڕقیلەیەتی یا وەکو طبیعەتی خۆی قورسە لەسەری و پێی هەزم ناکرێت ئەو وەختەی چی لەسەر نییە وەکو طبیعەتی خۆی قورس بێ ئەگەر تەرکیشی کات بەس گوناحبارە بێ کافر نابێ بەڵام ئەگەر وەکو تەشریع ڕقیلەی بێ کافرە بێ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط الله أعمالهم كرهي منافق كان لقال كرهي الصحابة كان أو جاوزيانه يسر جنك كحزيبونيا ميردكي جنبين كرهكي تماشاكي أجر كرهي طبيعية وكو غيرة وأوانا هيتي أو قناح بارة بيطاو كافريناك بلا ما قات حد يوي قبل بوخوا ويتشريع كردو من رقم ليتي والذين شدروا خوافزي يسا كرهي ئەوانەی کە لە ڕێکخراوەکانان جیای کەرەوە لە هی ئافرەتێکی داما و کە حەزەکان مێردەکەی بەس بەخۆی بێن گرانخوا عایشە خاتوونە فەرمێ هەر ژنێکی هێنا پێم ناخۆش بوو ئەفرینە شوم سەیرمە کرد کە خۆم لەو جوانتر بووم دڵماویە خواردەوە یعنی ئەم بابەتانە نابێ ئاوا بە موتڵەقی هەڵی بێ قسە بکەی لەسەری خەڵکیەکەی ئاوا بە موتڵەقی قسەی لەسەرەکە ئاخر ئەوە ژوای کردووە نەواقیضی ئیسلام لای خەڵک ناشرین بێ کە بتێ باسکی یەکسەر پێت بڵێن تەکفیری ئەوەندە خەڵک بە جەهل دای بەزانە سەر خەڵک وای لێ هات محەممەدی کوڕی عەبدولوهابیشی بەخۆیەوە ناشرین کرد کە نەواقیضی ئیسلام نەهی محەممەدی کوڕی عەبدولوهاب نەهی ئیبن تەیمیە هەر کتێبێکی فقهی بکەیتەوە بابی ڕیدەی ئەسبابی ڕیدەی پێوترێ هەمووی هێناوێتی قسەی هەوان نییە و قورئانیش پڕە لە ئەسبابی ڕیدە چەند جار پێتەڵێ ئەوە مەکەن کافرە بن ئێمەش بە هەمان شێوەیە بۆیە بڵێ نەواقیضی ئیسلام بدعەیە لە قورئان بدعەیە سنەت بدعەیە کتوبی تەواوی عولەما بدعەیە ئێوەش بۆ خۆی کافرە بێ کەوتی قورئان بدعەیە چونکە چۆن قورئان دیاری نەکردو تۆ بەچی کافرە بی چۆن دیاری نەکردو بەچی موسڵمانە بی ئێوە خەڵکە چۆن زانی موسڵمانە و بەرامبەرەکەی کافرە و قیتالی کرد و جیهادی کرد يعني تو كابرات أنا زاني كافرة شون جهاديك تو قتالك يعني رسول الله صلى الله عليه وسلم لقال صحابة كان نواقض يعني لكزنا دي ولا خوشانو قتالي أنا كردن أبو بكر الصديق بوشي كبيني أهلي يماما لقال بيغمراتي بيغمر صلى الله عليه وسلم دانيان بمسيل لما شانا كافري كردنو كشتني أي بوشي أواني كالزكاة يعني منع كر كافري كردنو كشتني كبار يعني شبيه أبو بلا ما يعني بتوين عيني أبو بكر أبو أبيان أبو خليفة يعني أمانة بابتان يكن إنسان به هل خوي دميتين أخا أو بزياد بيبا وبيشين تخوار وقدغيك ولا بنينية هردو طرفك هلان بزويك وكو خوي ده بزيني وحقك